سڵاو و ڕێزمان بۆ هەموو بینەرانی عزیز ئەمڕۆ چوارشەمە 31 پوشپەڕی ساڵی 2726 کوردی من بەفراو لەگەڵ هاوکارم سیروان بە کۆمەڵێک لە گرنگترین هەواڵ و ڕووداوە سیاسیەکانی هەرێم و جیهان لە خزمەتاندا دەبین. سوپاسکە لەگەڵمان دەبن. جالیە من بەژی ئەس بخێر هاتناوە دکەم ئەم هێویدارن و حتا داویە هەم بمارە بمینن. سەرۆک ترامپ هێشیاریە لێدانا بنەسازیە ئیرانê dide her cara ku îran êrişî keştiyan li tengava Hurmuzê bike. سەرچاوەکان دەڵێن سەرۆک ترامپ ڕازی بووە بە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ سعودیە. وەزارەتا جەنگەیە ئەمریکای ناسنامەیە لەشکرە ئەمریکیە سێیەم کۆ لە ئوردنێ هات کوشتن ئەشکەرە کرد. حەزبی پاک دەڵێ ئێران لە هێرش بۆ سەرکەمپەکەی چەکی فسفۆڕی سپی بەکارهێناوە. لە واشنگتۆنی پایتەختی ئەمریکاوە لەگەڵتانین بۆ بە دوواداچوونی دوایین پێشهاتە سیاسی و ڕووداوەکانی کۆشکی سپی. لە بەشی یەکەمی بەرنامەکەمانەوە کەمیشە دەچینە سەر گرنگترین هەواڵ و بڕیارەکانی ئەم دوایەی حکوومەتی ئەمریکا کە لە کۆشکی سپیەوە دەدرێ. بەم مەبەستەش دەچینە لای پەیامنێری کۆشکی سپیمان هیوا سەلام کە نوێترین هەواڵەکانی لەم بارەیەوە لەلایە. هیوا ئەو کاتت باش و بفەرموو چیت هەیە بۆمان ئەمڕۆ لە لای سەرۆک ترامپ وەروا کۆشکی سپیەوە. بەفراو کەمێک بەر لە ئێستا تەرمی ئەو سەربازانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوژرا بوون، 3 سەرباز لە ئەردەن کوژرا بوون، هەروەها سەربازێکی ئەمریکی لە هەرێمی کوردستان کوژرا بوو گەیشتەوە خاچی ئەمریکا. لە پێشوازیاندا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا، وەزیری جەنگ پیت هێکست، هەروەها فەرماندەی سوپای ئەمریکا جەنەڕاڵ کەین ئامادە بوون، ئامادەی پێشوازی تەرمەکان بوون. هەروەها پێش ئەوەی کە دۆناڵد ترامپ بچێت بۆ دۆڤەری ویلایەتی دێلاوەر قسەی بۆ ڕۆژنامە نووسان کرد. هەروەها دوای گەیشتنی تەرمەکان دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە فەرمانی بە سوپا کردووە دەرگای دۆزەخ بە ڕووی ئێراندا بکەنەوە. با بزانین پێش ئەوەی کە تەرمەکان بگەنە ئەمریکا دۆناڵد ترامپ لە کۆمەڵێک بابەت قسەی کرد، لەوانە پەیوەندیدار بە ئێرانەوە ئاماژەی بەوە کردکە و سەربازانە ژیانی خۆیان خستە مەترسیەوە، ژیانی خۆیان بەخشی لە پێناو ئەوەی کە ئێران دەستی نەگات بە چەکی ئەتۆمی. بۆیە وەکو ئەمریکا پابەندن لەوەی کە ئێران هەرگیز دەرفەتی پێنەدرێت دەستی بەو تەکنەلۆژیای ئەتۆمی بگات، چونکە دۆناڵد ترامپ وەکو ڕایگەیان دەبێتە ئێران دەبێتە مەترسی بۆ هەموو جیهان و لە ناویشیاندا بۆ ئەمریکا. هەروەها باسی ئەوەی کرد کە گوایە ڕۆژنامە نووسێک لێ پرسی کە ئایا هاوڵاتیانی ئەمریکا دژی جەنگی ئێرانن یاخودنا. دۆناڵد ترامپ لە وەڵامدا ڕەتی کردەوە کە هاوڵاتیانی ئەمریکا دژی جەنگ بن، بۆ ئەوەش پشتی بەس بە نوێترین ڕاپرسی کە لەو بارەیەوە کراوە. بۆ قسەکانی دۆناڵد ترامپ من راپۆرتێکم بۆ ئامادەکردوون، فەرمون با بەیەکەوە گوێی بۆ بگرین. ئێمە لێرەین بۆ ڕێزلێنان لە گیانی پاڵەوانەکانمان. ئەوان پاڵەوانی مەزن بوون. بە دەنگی بەرز گوتیان کە ئێران نابێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و لە داهاتووشدا ئێران قەت نابێت ئەو دەرفەتی پێ بدرێت. وای ئێستا دەچین بۆ ڕێزلێنان لە گیانی و پاڵەوانانە. بۆ من وەکو سەرۆک مەرگی ئەوان ناخۆشترین و زەحمەتترین شتە کە بیبینم. هەروەها دەربارەی ئەوەی کە ئایا ئەمریکەکان لە دژی شەڕن لەگەڵ ئێران یاخودنا، سەرۆکی ئەمریکا وەڵامی ڕۆژنامە نووسێکی دایەوە و ئاماژەی بە ڕاپرسێ ناوخۆیەکانی ئەمریکا کرد و گوتی کە هاوڵاتیانی ئەمریکا دژی گرانبوونی نرخی سوتەمەنین، بەڵام لە هەمان کاتدا هەمووان مەترسیەکانی ئێران دەزان و کەس ناوێت ئێرانێکی خاوەن چەکی ئەتۆمی ببینێت. ئەمریکیەکان دژی ئەم جەنگە نین. ڕاپرسێکی نوێ بڵاو کراوەتەوە دەرکەوتووە کە هاوڵاتیانی ئەمریکا دژی گرانبوونی نرخی بانزینن، بەڵام دژی جەنگەکە نین.
هیچ کەسێک نایەوێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. بەڵێ ئێستا لە ناوخۆی ئەمریکا هەروەها بەرپرسانی کۆشکی سپی ئاماژەیان بەوە کردووە کە ئەگەری فراوانبوونی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران زیاترە وەک لە جاران، هەروەها لە هەمان کاتدا ئەگەری ڕێککەوتنیش هەیە و دەرگای ڕێککەوتنیش هەر بەکراوەی هەڵدراوەتەوە. باشە هیوا ئەمۆرن چ دەنگ و باسێن ینی سەر دەنگ و باسی ناوخۆیین ئەمریکا گەلو چ هەیە سەرۆک ترامپ وەکتە گوت لە ویلایەتە دێلەوەرە گەلو کۆشکە سپی چ فەرمانەکەن و ڕاگەهاندیە؟ بەڵێ سیروان دوو بابەتی گرنگ ئەمڕۆ لە کۆشکی سپی ڕاگەندراون. یەکەمیان تایبەتە بە ڕێکەوتنی بازرگانی نێوان وڵاتی ئەردەن و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. کۆشکی سپی ڕاگەندراوێکی بڵاو کردێتەوە کە سەرۆکی ئەمریکا واژۆی لەسەر ئەو لێک تێگەیشتنە کردووە کە ڕێگە دەدات بە بەرهەمی ئەمریکی بەبێ خستنە سەر بەبێ ئەوەی باجی بخرێتە سەر لە وڵاتی ئەردەن بفرۆشرێت، ئەوەش بازارێکی نوێ بۆ جوتیاران و پیشەسازکارانی ئەمریکا دابین دەکات. هەروەها لەلایەکی دیکەوە هاوکاری دۆناڵد ترامپ بۆ کاروباری تەکنەلۆژی مایکل کراتسیۆس ئاماژەی بەوە کردووە کە سەرۆکی ئەمریکا ئیمزای لەسەر بڕی 5 بلیۆن دۆلار کردووە بۆ پەرەپێدانی زیرەکی دەستکرد، ئەوەی کە پێی دەڵێن AI بۆ ئەوەی ئەو خزمەتە بخرێتە چوارچێوەی حکوومەتی ئەمریکا، هەروەها لە زانکۆکان گرنگی زیاتری پێ بدرێت بۆ مەش بودجەیەکی زۆر تەرخان کراوە ئامانج لەی مانەوەی ئەمریکایە لە پێشەنگی سیستەمی AI و تەکنەلۆژیادا. بەڵێ هیوا سەلام پەیامنێرێ دەنگی ئەمریکا لە کۆشکە سپی گەلێک سپاس بۆ وان ئاگاهیان. هەفدەم لەگەل بەردەوامیە ئێریشێن لەسەر ئیرانی ئەمریکا دبێژە ئەو ji بۆ دانوستاندنان jî ئامادەیە لێ حکوومەتە ئیرانê nepabendî sozên xwe ye. Soran Xatirî peyamnêrê dengê Amerîka li Wezareta Derve nihal gelmeyê. Soran tu bixêr hatî gelo Wezîrê Derve Marco Rubio çi derbarê vê yekê dibêje؟ بەڵێ سیروان مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی چوارشەممە لە کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ئاسیانی واتە یەکێتی وڵاتانی ڕۆژهەڵاتی باشووری ئاسیا لەسەر بارودۆخی ئێران و لەسەر بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسەی کردوتی ئەمریکا پابندە بە ڕێگەی دیپلۆماسی و ئامادەیە کێشەکان لە ڕێگەی دانوستانەوە لە ڕێگەی دانوستان و ڕێگەی دیپلۆماسی و چارەسەر بکات، بەڵام کێشەکە ئەوەیە حکوومەتی ئێران پابندی بەڵێنەکانی نەبوو پابندی بەڵێنەکانی نابێت. با بەشێک لە قسەکانی مارکۆ ڕۆبیۆ ببینین و ببیستین. بەداخەوە هەتا ئەم ساتە سەرڕای پەیوەندی ڕاستەوخۆی ئێران لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکان چ بە شێوەی ڕاستەوخۆ و چ ناڕاستەوخۆ بۆ گفتوگۆکردن لەسەر چارەسەرکردنی کێشەکانی پەیوەست بە پێشهاتەکانی و ناوچەیە ئێران پابندی بەڵێنەکانی خۆی نەبووە و وەک چۆن سەرۆک ترامپ ڕایگەیاند کێشەی ئێستا ئەوەیە کە ئێران لە دانوستانەکاندا جددی نییە. ئەگەروان جددی بن ئێمەش جددی دەبین، بەڵام ئەگەر وەها نەبێت بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆمان و هەروەها بەرژەوەندی هاوپەیمانەکانمان ڕێکاری پێویست دەگرینە بەر. وەزیری دەرەوەی ئەمریکا وتی حکوومەتی ئێران بانگەشەی ئەوە ئەکا مافی هەیە کە تەنگەی هورمز کۆنتترۆل بکات، بەڵام ڕێکارە یاسایەکان کە لە دنیا هەن ئەو مافە بە حکوومەتی ئێران نادا. مارکۆ ڕۆبیۆ وتی ئەگەر ئەو کارە بکرێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتێک بێت دەست بەسەر ڕێڕەوێکی نێودەوڵەتیە بگرێت و بۆ لە کەشتیەکان بۆ هاتوچوو لە ئەو ڕێڕەوە ئاویەوە باجوەر بگرێت یا ئەو کەشتیانەی کە باجەکە نادەن هێرش بکاتە سەریان، ئەوە دەبێت بە پێشینەیەکی زۆر مەترسیدار کە دەکرێت لە شوێنەکانی دیکەی جیهانیشدا ئەنجام بدرێت بە تایبەت لە ڕۆژهەڵاتی باشووری ئاسیا. ئاماژەی مارکۆ ڕۆبیۆ بەوە بوو کە چینیش بانگەشەی ئەوەدا ئەکا کە دەریای باشووری چینی سەر بە چینە کە ئەمە لە کاتێکدایە کە ئەو شوێنێش ڕێڕەوێکی ئستراتیژی ڕێڕەوێکی ئاوی ئستراتیژی زۆر گرینگە بۆ بازرگانی لە دنیادا. با هەندێک دیکە لە قسەکانی مارکۆ ڕۆبیۆ هەر لەسەر ئەم بابەتە ببیستین و ببینین. کەواتە ئەوەی لێرەدا لە ژێرمەترسیدایە تەنیا مەسەلەی گەروی هورمز نییە، بەڵکو و پرەنسیپێکی بنەڕەتیە دەربارەی ئازادی کەشتیوانی. ئەگەر ئەم پرەنسیپە هەڕەشەی لێ بکرێت
ئابڕووی جیهانی شەڕەشەی لێ دەکرێت و ئەو یاسایانە لە 150 ساڵی ڕابردوو بنچینەی بازرگانی نێودەوڵەتی بوون دەکەونە ژێرمەترسیەوە و نابێت ڕێگە بدرێت ئەمە ڕوو بدات. وەزیری دەرەوەی ئەمریکا جەختی لەوە کردەوە کە ئەگەر سزا و دەرەنجامێک نەبێت بۆ ئەو کردەوەکانی کۆماری ئیسلامی و پابەند نەبوونی حکوومەتی ئێران بووە بە بەڵێنەکانی ئەوە بەشێکی بەرفراوان لە دابینکردنی وزە لە ڕۆژهەڵاتی باشووری ئاسیاوە 20% دابینکردنی وزە لە هەموو دنیادا دەبووە بارمتەی دەوڵەتێک و ڕژیمێکی بەوتێ مارکۆ ڕۆبیۆ یاخی بەشێکی دیکەی لە قسەکانی مارکۆ ڕۆبیۆ لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و هەروەها ئاسیان بوو. مارکۆ ڕۆبیۆتی کە ئەمریکا پابندبوونی خۆی بە ئەمنیەت و ئاسایشی ئاسیانەوە نە بە قسە بەڵکو بە کردار کردووە ئەویش بۆ بەرهێنانی 2.5 میلیارد دلار لە ئەم وڵاتانە لە وڵاتانی ئاسیاندا. مارکۆ ڕۆبیۆتی گەشەپێدانی ئاسیان لە بەرژەوەندی ئەمریکادایە و ئەمریکاش لە تەنەشتی ئەم وڵاتانەی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و وستاوە چۆن لە بەرژەوەندی نەتەوەی ئەمریکادایە. مارکۆ ڕۆبیۆ هەروەوتی کە هاوکاری ئەمریکا و ئەو وڵاتانەی ئاسیان ئاسایشی جیهان بەهێز دەکات. لە پەراوێزی ئەم کۆبوونەوەدا مارکۆ ڕۆبیۆ لەگەڵ سەرۆکۆماری فیلیپین لەگەڵ وەزیرانی دەرەوەی کوریای باشوور، ژاپۆن و هەروەها چین و هێندیش دیداری کرد. لە دوای دیدارەکەی لەگەڵ وانگیە یانێ وەزیری دەرەوەی چین، مارکۆ ڕۆبیۆتی کە ئەمریکا و چین هەندێک جیاوازیان هەیە بەڵام بەرپرسیارەتی سەرەکی هەردووکیان ئەوەیە کە نابێت مەجال بدەن کە ئەم جیاوازیە لە کۆنتترۆل بڕواتە دەرەوە. هەل لەسەر پاش ئەو دیدارە لەسەر ئێرانیش قسەی کردوتی چینیش دژی کردەوەکانی حکوومەتی ئێرانە لە تەنگەی هۆرموز. بەێ سۆران خاتری پەیامنێرێ مە لە وەزارەتە دەرەوە گەلێک سپاس بۆ وان راپۆرتان. پیت هێکسێت وەزیری جەنگ و جەنەرال دان کەین سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا ڕوبەڕووی پرسیاری ئەندامانی سینات بوونەوە. لە دانیشتنێکدا بۆ ڕوونکردنەوەی هۆکارەکانی پێویستی بودجەیەکی تەواوکاری بۆ وەزارەتی جەنگ هێکسێت وتی ئێران لە ڕووی سەربازیەوە لە لاواسترین دۆخی خۆیدایە. بۆ زانیاری زیاتر لەسەر دانیشتنەکەی سینات مەریوان حەمە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس لەگەڵمانە. مەریوان لە دانیشتنەکەدا باسی چی کراوردەکاریەکانی و دانیشتەمان بۆ باس بکە؟ بەڵێ ئیدارەی سەرۆک ترەمپ داوای نزیکی 7 میلیارد دلاری بودجەی تەواوکاری دەکات بۆ پەنتاگۆن و دەڵێت کە پێویستی بەو پارەیە بۆ بەردەوامدان بە ئامادەباشی سەربازی و جێگرتنەوەی ئەو چەک و پێداویستە سەربازانەی کە لە ئۆپراسیۆنەکانی ئەم دوایدا دژی ئێران بەکارهێنراون. دانیشتنەکە زۆر گرنگ بوو چونکە دوجار کە وەزیری جەنگ هاتە کۆنگرێس بۆ وەڵامدانەوەی پرسیاری یاسادانەران لە سەرەتای مانگی 5 ڕابردوودا بوو. با تەماشایان ڕاپۆرتە بکەین لەو بارەیەوە. پیت هێکسێت وەزیری جەنگ بە ئەندامانی لیژنەی دارایی ئەنجومەنی سیناتی وت کە تێچووی شەڕی ئێران تا کۆتایی مانگی 9 دەگاتە زیاتر لە 37 میلیارد دلار. لە دانیشتنێکی لیژنەکەدا کە نزیکەی 3 کاتژمێری خایان هێکسێت بەرگری لە داواکاری ئیدارەی سەرۆک ترەمپ کرد بۆ دابینکردنی 67 میلیارد دلار بودجەی تەواوکاری بۆ وەزارەتی جەنگ. ئەم بودجە تەواوکاریە دوو ئامانجی سەرەکی هەیە. یەکەم بەردەوامیدان بە ئامادەباشی هێزە سەربازیەکانمان بۆ وەڵامدانەوەی پێداویستە نوێیەکانی ئەم ساڵ و دووەم خێراکردنی پەرەپێدان بەو توانایانەی کە پێویستن بۆ جێگرتنەوەی ئەو ئەمراز و توانایانەی کە لە ئۆپراسیۆنەکانی ئەم دواییەدا بەکارمان هێناون. یاسادانەرانی هەردوو پارتەکە دوودڵ بوون لە پێویستی بودجەی تەواوکاری لە کاتێکدا پێنتاگۆن هێشتا پارەی لە بەردەستە کە پێشتر لەلایەن کۆنگرێسەوە پەسەند کراوە و پرسیاریان کرد کە ئۆپراسیۆنەکان دژ بە ئێران تاکەی بەردەوام دەبن و ئاماژەکانی سەرکەوتن چی دەبن. ئەوەی لە دەستماندا بێدەکەین بۆ بایەغدان بە سەربازەکانمان و پاراستنی وڵاتەکەمان. بەڵام خەڵکی ئەمریکا دەیانەوێت ئەم شەڕە بە شێوەیەکی خێرا و استراتیجی کۆتایی پێبێت، نەک 7 میلیارد دلار لە پارەی باجەکانیان بنێردرێت بۆ ئەوەی بەردەوام بێت. ئەم دانیشتنە لە کاتێکدا هات کە ئیدارەی سەرۆک ترەمپ دەڵێت پێویستی بەو بودجەیە هەیە بۆ دابینکردنی چەک و تفاقی سەربازی و ئامادەباشی هێزەکان و وەڵامدانەوەی هەڕەشە و ئاڵۆزیەکان.
بەڵێ سەرنجی یاسادانەران تەنها لەسەر داواکاری بودجەکە نەبوو بەڵکو پرسیار و سەرنجیان زیاتر لەسەر استراتیژی حکوومەت بوو بەرامبەر بە ئێران و پرسیاریان دەربارەی ماوەی ئۆپراسیۆنە سەربازیەکان کرد و ڕۆڵی کۆنگرێز وەک چاودێری بەسەر حکوومەت و شەفافیت لە خەرجی ئەو پارانەدا لە ساری دەستپێکردنی ئۆپراسیۆنەکانی دژ بە ئێران مشتومڕێکی زۆر لێرە هەیە سەبارەت بە ڕۆڵی کۆنگرێز لە پەسەندکردن و چاودێریکردنی کردە سەربازیەکان و ئەم داواکاری حکوومەت هەلێک بوو بۆ یاسادانەران تا پرسیارەکانیان ئاراستەی وەزیر بکەن و لەگەڵ سەرۆکی ئەرکانی سوپا. مەریوان بالیۆزی ئەمریکا لە نەتەوەین یەکبووی مایک والزی ئیرۆ لە پێش کۆمیتە کاروبارێن دەربە یا جواتان نونەران هەلبەت لە کۆنگرس ئەمریکی ئاخەوی ناڤەڕۆکاوی ئاخفتنێت چ بوو؟ بەڵێ کاری مایک واڵتز دەکەوێتە ژێر بەرپرسیارەتی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی ئەنجومەنی نوێنەران واڵتز باڵێزی ئەمریکا لە نەتەوەیەکەکان چەند خولەکێک پێش ئێستا ئەو دانیشتە کۆتایی ها زیاتر لە 3 کاتژمێری خایان باسی دەستکەوتە دیپلۆماسیەکانی حکوومەتی دۆناڵد ترامپی کرد لەو ماوەی کە ئەو بۆ بە باڵێز وەوتی زیاتر لە 1 میلیارد دلار لە خەرجەکانی نەتەوەیەگرتوەکان کەم کردوێتەوە ئەوان توانیوانە کەمی کەنەوە هەزاران پۆستی کار کە هەبوون لەو دامەزراوەیە توانیوانە هەڵیان بۆ شێنەوە بۆەوەی قەبارەی ئەو دەستگایە کەم بکەنەوە و هەروەها چاکسازیان لە هێزەکانی هێز ئاشتی پارێزەکانە کردووە و وتیشی کە ئەنجومەنی ئاسایش پشتیوانی لە پلانی ئاشتی سەرۆک ترامپ بۆ غەزە دەکات و هەروەها ئاماژەی بە پەسەندکردنی بڕیارێکی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکان کرد بۆ سەرزەنشکردنی ئێران و ئەمانەی هەموو بە دەستکەوتی دیپلۆماسی لە قەڵەمدا. ئەندامانی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی نوێنەران وەکوتم نزیکەی 3 سەعات پرسیاریان ئاراستەی مایک واڵتز و ئەندامەکانی تریان کرد دەیان پرسیاریان لەسەر کرد و سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا لە نەتەوەیەگرتوەکان سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگی ئێران و هەروەها غەزە لە هەندێک کاتدا دانیشتنەکە و مشتومڕی نێوان بە تایبەتی ئەندامانی پارتی دیموکرات و واڵتز زۆر تند و گەرم بوو. مەریوان حەمە پەیامنێرێمە لە کۆنگرس ئەمریکی گەلێک سپاس بۆ ڤانوچە و پێزانینان. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرمێنێ جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. وەزارەتە جەنگەیە ئەمریکا ناسنامەیە لەشکرە ئەمریکیە سێیەم کۆد ئێریشە ئیرانەیە لەسەر بنگەها ئەسمانیە موەفەق سڵتی لە ئوردنێ داهاتیە کوشتن ئەشکەرە کرد. ڕایەداران لەشکر وەکو سەرهەنگ ئەنجل ڕامپرساد یا 28 ساڵی دا ناسکردن کۆ بەرێ پشتی ئێریشە حەفدێ تیرمەهێ وەکو وندا هاتوو ڕاگەهاندن. بڤەیەکێ ناسنامەیە 4 کەسان هاتن ئەشکەرەکردن کۆ سێ ژوان لە ئێریشە ئیرانەیە لە ئوردنێدا بوو و لەشکرێ چارەم جی مایکل ئیمانوێل سوینتن لە هەولێرێ پایتەختە هەرێما کوردستانێ هاتبوو کوشتن. وەزارەتە جەنگێ دۆ سێشەمێ ڕاگەهاند کۆ سوینتن دەما کۆ درۆنەکە ئیرانی یا یەک ئاراستەیی یا کۆ هاتیە خستن کۆنترۆل و ji hev پارچە دەکرد ژیانە خۆش دەستا. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیان هیچ ڕاگەندراوێکی دەستبەجێ لەبارەی ڕێکەوتنی ئەتۆمی ئەگەری لەگەڵ سعودیەدا نییە وتیشی بەڵام ڕەنگە لە کۆتایی ڕۆژەکە وردەکاریەکانی ڕێکەوتنێکی لەو شێوەیە ڕابگەێنرێ. دوو سەرچاوە بە ئاژانسی ڕۆیترزیان ڕاگەیاندووە ئیدارەی ترامپ بە نیازە پەیماننامەیەک لەگەڵ سعودیە پێشکەش بە کۆنگرس بکات لە بواری تەکنۆلۆژیای وزەی ئەتۆمی کە چی دیکە ئەو سنووردارکردانە لە خۆ ناگرێت کە ئەمریکا لە مێژە بۆ ڕێگریکردن لە بەدەستهێنانی وزەی ناوکی سەپاندوێتی ئەم لێدوانانە دوای ئەوە هات کە شەوی سێشەمە ڕۆژنامەی واڵ ستریت ژۆرناڵ بڵاوی کردەوە کە دانەڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕازی بووە بە ڕێکەوتنێکی ئەتۆمی گەورە لەگەڵ سعودیە
کە ڕێگە بە ڕاستدەدا بەرنامەیەکی ئەتۆمی مەدەنی پەرە پێ بدا. ڕێکەوتنەکە بۆ ماوەی 30 ساڵ دەبێت و بە بەهای دەیان ملیارد دۆلار مەزەندە دەکرێت و سەرچاوەکان دەڵێن ئەم ڕێکەوتنە ڕێگە خۆش دەکا بۆ ئەوەی سعودیە ژێرخانی ئەتۆمی فراوانتر بکات و ئەگەریشی هەیە بتوانێت پیتاندین بۆ یۆرانیۆم لەسەر خاکی وڵاتەکەی بکە. ئەگەر ڕێکەوتنەکە یەکلای بکرێتەوە دەکرێت یەکێک بێت لە گرنگترین هاوکاریە ئەتۆمیەکانی نێوان ئەمریکا و وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاز لە ساڵانی ڕابردوودا و کاریگەری گرنگی لەسەر هاوسەنگی هێز و ئاسایشی ناوچەکەش دەبێت. شەوێدن عێریشên ئەمریکای لەسەر ئیرانê بگرانی cih û baregehên leşkerî li seran serê Îranê kirin armanc. Hevkarê me Ariş Salih niha li stûdyo bi meraya da ku ji nêzik ve bişopîne ka ev bengehên ku hatin armanc kirin çi ne giringiya wan çi ye û bandora wan li ser bandora van êrîşan li ser şiyanên leşkerî Îranê çi ne? Ariş fermû. سروان هێزەکانی ئەمریکا شەوی ڕابردوو بۆ 11هەمین شەوی یەک لە دوایە هێرش ئاسمانیەکانیان دژ بە ئێران بەردەوام کرد وەک هەموو هێرشەکانی پێشوو. ئەم جارەش فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکایان سنتکام هەواڵی ئەنجامدان هێرشەکەی ڕاگەیاند بەڵام ناوی ئەو شوێنانی کە ئامانجی هێرش بوو ناشکران نەکرد. سنتکام لە پەیامەکەیدا لەسەر ئێکس ڕایگەیاند کە کاتژمێر 8:15 خولێکی شەوی 21 حوت بە کاتی ڕۆژهەڵاتی ئەمریکا هێزەکانی بەسەرکەوتووی 11هەمین شەوی بەردەوامی هێرشەکانی بۆ سەر ئێران بە ئەنجام گەیاندووە. بە گوێرەی و ڕاگەاندنە ئامانجی هێرشەکان ناوەندەکانی بەڕێوەبەری ئۆپەراسیۆنی سەربازی تواناکانی دەریایی حەشارگەکانی فڕۆگە و شوێنی هەڵگرتنی درۆن و ژێرخانەی لۆجستی سەربازی بوون. سنتکام دەڵێن مەبەستیان لەم هێرشانە ئەوەیە توانای ئێران بۆ هەڕەشەکردن لەسەر کەشتیە بازرگانیەکان لە تەنگەی هورموز زیاتر لاواز بکرێت. لە ڕاگەاندنی سنتکامدا ناوی هیچ شاریان بنکەیەکی دیاریکراو نەهاتووە بەڵام بەپێی دەستگاکانی ڕاگەاندن و هەروەها ئەو نەخشانەی کە لەلایەن ناوەندەکانی زانیاری و سەرچاو ئازادەکانەوە بڵاو ببوونەتەوە هێرش ڕاپۆرتکراوەکان چەندین ناوچەی سەرەکی ئێرانیان گرتووەتەوە. ئەو شوێنانە بریتین لە تەورێز، ماهشەهر، کۆمەڵگەی سەربازی پارچین، بانا، بەندەر عەباس، پەردیس، چابەهار، بێهبەهان، ڕۆژهەڵات و ڕۆژئاوای تاران، شارستان یان قەزای کەنگاوەر و هەندێک شوێن لە پارێزگای بوشێر. هەندێک راپۆرتی دیکە باس لە ورمێ و سێرک و ناوچەی سۆهانێک لە باکووری ڕۆژهەڵاتی تارانیش دەکەن و دەڵێن لەو شوێنانە سیستمی بەرگری ئاسمانی چالاک کراوە. ئەگەر ئەم زانیاریانە پشتڕاست بکرێنەوە ئەو هێرشانە لە نزیکی پایتەختەوە تا باکوور، ڕۆژاوا و کەنارەکانی کەنداوی دەریای عومان درێژ بوونەتەوە کە دەکرێت نیشانەی فراوانبوونی بازنەی ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا بێت. لە نێوان هەموو ئەو شوێنانەی کە باسکراون پارچین لە ڕاستیاسیوان گرنگترین ناوە. پارچین لە ماوەی چەند دەی ڕابردوو یەکێک بووە لە هەستیارترین کۆمەڵگە سەربازیەکانی ئێران. وڵاتانی ڕۆژاوا دەڵێن ئەم ناوەندە شوێنێکی سەرەکی پرۆگرامی موشکی و توێژینەوەکانی چەکی ئەتۆمی ئێرانە. ئەگەر هێرش لەم شوێنانە پشتڕاست بکرێتەوە دەکرێت یەکێک بێت لە گرنگترین هێرشەکانی ئەم پەلامارە چونکە پارچین لە نزیکی پایتەخت هەڵکەوتووە و بەشێکی گرنگی ژێرخانی بەرگری ئێران پێک دەهێنێت. هەروە ناوی تەورێز و ورمێش سەرنجی زۆری ڕاکێشاوە. هەندێک لە گرنگترین پێگە موشکیەکانی ئێران لەم شوێنانە هەڵکەوتون و هەندێک لە چاوەدێرانی سەربازی دەڵێن ئەم ناوچانە شوێنی هەندێک لە یەکە موشکیەکان بوون کە لە هێرشەکانی مانگەکانی ڕابردوو بەکار هاتبوون. بەندەر عەباس، سێرک و چابەهار و بوشێر کە لەم راپۆرتانە ناویان هاتووە زۆر هاوشێوەی ئەو ئامانجانن کە سنتکام ناڕاستەوخۆ باسییان دەکات. بەندەر عەباس ناوەندی سەرەکی هێزی دەریای سوپای پاسدارانە و ڕۆڵێکی گرنگی لە چاودێرکردنی دەریاوانی لە تەنگەی هورموز هەیە. چابەهار دەواازەی ئێرانە بۆ دەریای عومان و ئۆقیانوسی هێند. سێرەکیش لە ساڵانی دواییدا بە ناوەندێکی گرنگی موشکی کەناراویەکانی ئێران ناسراوە. بوشێر جگە لە ناوچە ئەتۆمیەکەی چەندین دامەزرا و بڕکەی سەربازی گرنگی تێدایە. راپۆرتەکان هەوەها ناوی ماهشەهر و بێهبەهانیش دەهێنن. ماهشەر یەکێکە لە گرنگترین بەندەر و ناوچەکانی پێترۆکیمی ئێران لەوێ ناوەندی گرتووە بەڵام لە هەمان کاتدا گرێدراوی ڕێگاکانی گواستنەوە و دابینکردنی پشتیوانی لۆجستی بۆ هەموو هێزە سەربازیەکانیش لەوێوەیە. بەهبەهانیش لە باشووری ڕۆژاوای ئێران هەڵکەوتووە. شوێنێکی گرنگە بۆ پەیوەستکردنی چەند ناوچەی سەربازی بە یەکتر. یەکێکی دیکە لە شوێنە سەرنج ڕاکێشەکان کە باسی لێوەکراوە بانەیە. راپۆرتەکانی سەر سۆشیال میدیا دەڵێن لە بانە دەکەڵی ئانتێنی ئامێرەکانی پەیوەندی و چاوەدێری کراونەتە ئامانج.
کۆی ئەو شوێنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە بوونەتە جۆرێک لە جیاوازی لە ئامانجەکاندا بەشێک زۆر لەوانە باس لەوە دەکەن کە سنتکام بە فەرمی باس لێوەکردوون لەگەڵیان یەک دێتەوە ینی لەگەڵ یەک هاو خوێنیان هەیە واتە ناوەندەکانی فەرماندەیی ژێرخانی لۆجستی و شوێنی هەڵگرتنی درۆن و حەشارگەکانی فڕۆکە و تواناکانی دەریایی ئێران. بەڵام تا ئەم ساتە گرنگترین خاڵەوەیە کە تەواوی ئەو ناو شوێنانە کە باسییان لێوەکراوە لە راپۆرتەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هێشتا بە فەرمی پشتڕاست نەکراونەتەوە. ئەوەی فەرمیە تەنها ئەوەیە کە سنتکام دڵنیایی داوە هێرشەکان ئەنجام دراون و ئامانجەکانیان لاوازکردنی توانای سەربازی و دەریایی ئێران بووە بۆ ئەوەی هەڕەشە لەسەر ئازادی هاتوچۆی کەشتی بازرگانیەکان لە تەنگەی هورموز کەم بکرێتەوە. سیروان ئەگەر لە ڕۆژانی داهاتوو ناوی ئەو شوێنانە پشتڕاست بکرێنەوە ئەوە هێرشەکانی شەوی ڕابردوو دەکرێت وەک یەکێک لە فراوانترین ئۆپەراسیۆنەکانی ئەمریکا لە ڕوبەری جۆگرافیەوە دژ بە ژێرخانی سەربازی ئێران لە ماوەیەدا بێتە ژمار. بەڵێ ئارێش گەلە سپاس بۆ وێ راپۆرتە هوریل و بەرفرە. ڕژیمی ئێران و گروپە هاوپەیمانەکانی لە عێراق لە هێرشکردنە سەر خاکی هەرێمی کوردستان بەردەوامن و شارەزایان و بەرپرسانی حەزبە دژبەرەکانی ئێرانیش دەڵێن ئێران لە پێشهاتێکی نوێدا دەستی بردووە بۆ بەکارهێنانی چەکی فسفۆڕی قەدەخەکراو. ئەمەش پێچەوانەی یاسانی و دەوڵەتیەکانە. لەبارەی هێرشکردنە سەر هەولێر و دەوروبەری دەچینە لای هاوکارمان دیار جەماڵ لە هەولێرەوە. دیار ڕژیمی ئێران لە دوایین پێشهاتدا چی شوێنێکی بە ئامانج گرتووە و ئایا ئەو هێرشانێک کە کراون زیانیان گەیاندووە؟ بەرپرسانی هەرێم چ دەڵێن لەم بارەیەوە؟ بەڵێ بەفرا و سیروان ئەم کاتتان باش دیارە ئێوارەی ئەمڕۆ بە کاتی هەرێمی کوردستان کاژمێر 550 خولەک ڕژێمی ئێران جارێکی دیکە هێرشی کرێ سەر خاکی هەرێمی کوردستان هێرشەکەی بۆ سەر بارەگای کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بوو لە دۆڵی ئالانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. دیارە لە ئەنجامی ئەو هێرشە کە تەنها موشکێکی بەکارهێنابوو کە موشکی جۆری خەیبەر بووە بە پێی زانێرانی کە دراون بە دەنگی ئەمریکا لە ئەنجامدا 6 پێشمەرگە بە سەختی بریندار بوون و دواتر سەرجەم بریندارەکان ڕەوانی نەخۆشخانە کراون و ئێستا دۆخی تەندروستی هەندێکیان ناجێگیرە. ئەمجد حوسێن پەناهی سەرکردە لە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان هەواڵەکەی پشتڕاست کرد و وتی ئەمە یەکەمین جارەکە موشکی خەیبەر دژ بە ئێمە بەکار دەهێنرێ و دژ بە خاکی هەرێمی کوردستان بەکارهێنرێ و ئەمە پێشاتێکی نوێیە بەلای ئەوەوە و مەترسێکی گەورەیە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. و لەلایەکی دیکەوە باس لەوە بکەم کە شەوی ڕابردوو جارێکی دیکە ڕژێمی ئێران بە 5 موشکی بالیستی هێرشی کردە سەر پارتی ئازادی کوردستان لە ئەنجامدا 9 پێشمەرگە بە سەختی بریندار بوون. ئەدیب خالیدیان سەرکردە لە پارتی ئازادی کوردستان ئەویش دیسانە هەواڵەکەی بۆ دەنگی ئەمریکا پشتڕاست کردەوەتی چەکی فسفۆری بەکار هاتووە و ناڕەزایەتی توندی دەربڕی لەوەی کە ئەمەش پێشاتێکی نوێیە بەرامبەر بە حەزبە دژبەرەکانی ڕژێمی ئێران لە خاکی هەرێمی کوردستانەوە بەکار دەهێنرێت. واتە دۆخەکە بە شێوەیەکی گشتی گۆڕانکاریی زۆری بەخۆی بینیوە و مەترسێکی زۆر هەیە لە نەک تەنها لەسەر حەزبە دژبەرەکانی ڕژێمی ئێران بەڵکو مەترسێکی زۆر هەیە بۆ سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان چووکە ڕێژەی قوربانیەکان تا دێت ڕوو لە زیادبوون دەکات. بەڵێ دیار متخۆست پرسیارێک الڤێ بکەم ژبلی پارتیên ڕۆژهەڵات مەترسیا وێ هەواڵاتی چ دەبێژن ینی هەم حکوومەتە هەرێما کوردستانی هەموڵاتی دەربارەی ڤان مەترسیان چ دەبێژنی ئاش بۆ وانژی مەترسی بە هەمان شێوەی؟ بەڵێ حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام ناڕزایی دەرەبڕێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەردەوام ناڕزایی دەرەبڕنەوە بەیاننامەی توندیان دەبێەوە تەنانەت حزبەکان لە ئاستی باڵا بەیاننامەی توندیان هەیە بەرامبەر بە ڕژێمی ئێران و گروپە هاوپەیمانەکانیان. بەڵام ئێران تاکو ئێستاکە نەوەستاوە بەردەوامە لە هێرشکردن و لە کاتێکدا کە سەفارەت و بڵین کۆنسوڵخانە و حکوومەتی ئێران بە فەرمی ئاگدار کراوەتەوە کە خاکی هەرێمی کوردستان بۆ هێرشکردن بەکار نێنرێەوەی هەرێمی کوردستان بەشێک نییە لەو جەنگی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە. بەڵام دیارە بەردەوام ڕژێمی ئێران پێشێلکاری یاسانی دەوڵەتەکان دەکاوە خاکی هەرێمی کوردستان بەکاردەهێنێەوە قوربانێکی زۆر هەیە تاوکو ئێساکە لە هەرێمی کوردستان بە پێی دوایین ئامارکە CPT تۆماری کردووە زیاد لە 1000 موشک چی بە موشک چی بە درۆن ئاراسی هەرێمی کوردستان کراوە لە ئەنجامدا زیاد 150 کەس بە پێشمەرگە و بە هاوڵاتی مەدەنی بوونەتە قوربانی.
دیار جەماڵ پەیامنێر لە هەولێرەوە لە هەرمی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت. بله سێشەمێ بشەف ئاگرێکی مەزن لە چیای گۆیژە لە سلێمانیە پێکەت و کۆ ئەنجامەوەی دە بە سەدان دار هاتن شەوتاندن پشتی سێ دەمژمێران هێزên ئاسایشە وڵاتیên خۆجهی bi tîmên li gel tîmên berevaniyan sivîl agir kontrolkirin dê demekê de ku desalatdarên xwecihî lê parêzgeha Slêmaniyê dibêjin ku ev agir bûyereke xwezayî bû pasdarên şoreşa İslamî ya Îranê berpirsiya van êrîşan xistin stûyê xwe. Bo bêtir zanyarî derbarê vî agirî niha peyamnêr Sinûr Kerîm ji Slêmaniyê tevlî me dibe. Sinûr çi agahîn nû divê derbarê delcem te hene؟ بەڵێ سیروانم کاتتان باش وا دیارە ئاگرەکەی شەوی ڕابردوو درنگانێکی شەو لە چیای گۆیژە کە بەسیەکانی سلێمانی ناسراوە کەوتەوە لەبەرەوەی کە گۆیژە چیای گۆیژە پشتێنەیەکی سەوزی گرنگی دابینکردنی ئۆکسجینی بە دابینکردنی ئۆکسجینی سلێمانی دادەنرێت. بۆیە بە نزیکەی کاتژمێر 11:30 ئاگرەکە لە چیای گۆیژە کەوتەوەکو باسم کرد بەداخەوە لەبەرەوەی کە شەوی ڕابردوو ڕەشەبایەکی بەهێز شاری سلێمانی گرتبووە ئەمە بووە هۆی ئەوەی کە ئاگرەکە زۆر بە خێرایی تەشەنە بکە بە ڕووبەرێکی بەرفراوان لە سەوزایی و ئاژەڵەکێویەکان و چیاکە بسووتێنێ. بە قسەی سەرچاوە فەرمیەکان بە نزیکەی 200 دۆنم زەوی دوێنێ شەو لە چیای گۆیژە سوتاوە. دوای نزیکەی سێ کاتژمێر توانرا ئاگرەکە بە هاوکاری هێزە ئەمنیەکان و بەرگری شارستانی سنووری سلێمانی تەنانەت بەشێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی و ژینگە دۆستان و خۆشەویستانی ژینگە چوونە چیاکە هاوکاری هێزە ئەمنیەکان بوون بۆی کە بتوانن دوای کەسێ کاتژمێر ئاگرەکە کۆنتترۆل بکەن. سنوور بەرپرسانی ئەمنی هەرێم و سلێمانی لەم بارەوە چ دەڵێن هەڵوێستیان چ بووە؟ بەفراو شەوی ڕابردوو هەر لە دوای کەوتنەوەی ئاگرەکە یەکەی ئیداری سلێمانی ڕایانگەیان کە پێدەچێت ئاگرەکە بە هۆکاری دیاردەیەکی سروشتی بێت واتە بە هۆکارێکی ئاسایی ڕوویدا بێت. بەڵام دوای نزیکەی کاتژمێرونی وێک لە کەوتنەوەی ئاگرەکە سوپای ئاژانسی تەسنیمی ئێرانی کە نزیک لە سوپای پاسداران یا خوزمان حەڵی سوپای پاسدارانی ئێرانە بڵاوکراوەیەکی بڵاو کردەوە تایبەت بە ئاگرەکە ڕایگەیاند کە ئاگرەکە بەهۆی هێرشەکانی ئێرانەوە لە ئەو چیایە کەوتۆتەوە و ئاماژەی بۆ کردبوو کە ئەوان هێرشیان کردوتە سەر گروپە جوداخوازەکان و تیرۆرستان لە نزیک ئەو شوێنە لە کاتێکدا ئەوە شوێنێکی بە جۆرێک لە جۆرەکان سیاحیە هیچ بنکە بارەگایەکی تەنانەت حزبی ئاسایی ژیانی ئاسایشی لێنێ ناوچەیەکە تەنیا وەکو ناوچەیەکی گەشتیاری وایە هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتێک خۆش دەچنە ئەو شوێنە. ئەمڕۆ من قسەم لەگەڵ بەڕێوەبەتی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کرد سەبارەت بە ڕووداوەکە کە ئەوان قسەیان چێ لەسەر ئەو بڵاوکراوەی ئاژانسی تەسنیم ئەوان بە منیان ڕاگەیاند کە هیچ بڵاوکراوەیەکیان نیە لەبەرەوەی ئەمە ئیشی ئەوانە ئیشی یەکە ئیداریەکانی سنووری سلێمانیە دەسەڵاتی یەکەی ئیداری سنووری سلێمانیە. بەڵام سەرلەبەیانی هەر سەرلەبەیانی زوو قایمقامەتی پارێزگای سلێمانی لیژنەی ئەمنی لە قایمقامەتی پارێزگای سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەست ئاماژەیان بۆ کرد کە پێ ناچێ بەهۆی درۆنەوەتە ئاماژەیەکی ناڕوون لە قسەکانیاندا هەبوو کە پێ ناچێ ئاگرەکە بەهۆی درۆنەوە کەوت بێتەوە واتە تا ئێستا دقیق واتە زانیاریەکی ڕاست و دروست لەبەردەستانیە. بەڵام هەردوای کۆنگرەکەی دیسان قایمقامەتی سنووری سلێمانی تەسنیمی ئێران جارێکی تر بەیاننامەیەکی تری بڵاو کردەوە ئاماژەی بۆ کرد کە هەموو ئەو کەسانەی کە هەستاون بە کۆنتترۆلکردنی ئاگرەکە گروپی جوداخوازن و تیرۆرستن بەشێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێک لە چاودێرانی سیاسی لەبارەی ئەمەوە نووسیان ئاماژەیان بۆ کرد کە ئەمە پەیامێکی سیاسیە بۆ دەسەڵاتدارانی سنووری سلێمانی پێدەچێ ئەمە پەیامێک بێ لە پای هەڵوێستەکانی ئەم دوایی شاری سلێمانی. بله سنوور کەریم پەیامنێر لە سلێمانیە گەلێک سپاس بۆ vê راپۆرتێ. یەک ji partiyên Kurdên Rojhilatê bingeha wê li Herêma Kurdistanê dibêje ku rejîma Îranê fosfora spî di êrişeke dronan de li ser kampa Çemşar ya nêzîkî Hewlêra paytexta Herêma Kurdistanê bi kar aniye. Di wê êrişa roja yekşemê de neh pêşmergeyên Rojhilat birîndar bûn. Partiya Azadiya Kurdistanê bang li rêxistinên navnetewî dike ku vê bûyerê vekolîn bike. Peyamnêr Huner Ehmed raport heye. سەرباری ئازارە سەختەکەی ساراوان ئەمینی نەخۆشخانەی جێهێشتووە تاوەکو بچێتە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ.
دەیەوێت بە نوێنەرایەتی 8 هاوڕێی سکاڵا تۆمار بکات. بە گوتەی ساروان و حیزبەکەشی کە پارتی ئازادی کوردستانە، ڕژێمی ئێران لە هێرشی بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە لە ڕێگەی درۆنەوە مادەی فسفۆری سپی قەدەغەکراوی بەکارهێناوە. ساروان لە پێش لیژنەیەکی تایبەت گوتەی لێوەرگیرە بەڵێندرا بە دوواداچوون بۆ کەیسی خۆی و هاوڕێکانی بکرێت. نوەک نێرایەتی چوومە دەستگای مافی مرۆ کە باسی مەگە کە مەسم بێنە جواب لەسەر ئەم جۆرە شتێکەوە ڕوویداوە. ئەش وڵاتان داواکەمیل مەسن لە وڵاتانم بێنە جواب. ئێمە لەناو بتونێک بووین، بانی بتونەکەی دەخن 2 متر خۆڵیاتە، ساترێکیش لەبەر دەرگاکە بووی دەخن 3 متر بەرجە. کە سعاتی 1:40 دقیقەیەک بۆ شتێکی ئاوا بوو دەنگ هات بەڵام بەرز بوو دای لە ساترەکە، یعنی ئەگەر ئەو ساترەنەوەیە کەسمان دەرنەوە چوین، یعنی هەڵمی ئاگرەکە ئەوەندە زۆر بوو حتا یەخچاڵ و شتەکەشی تاوان دووەسەوە، یەخچاڵە موکت و هەموو شتێکی کولەن هەلیۆی یەکجاری ئاگردا. هەڵمی ئاگرەکەی ساهایسەش هەر تایوام تێ هەر قسەیە هە شتەیەکەم یان نانی خۆم تامی ئەو دووکەڵە دێت ناوزان تێ بۆیە هەر دڵشتم هەوڵە بێ. هیچ کام لە بریندارەکان جگە لە سوتاوی پارچەی درۆن بەرجەستەیان نەکەوتووە. ئەمە شوا دەکات گومانی بەکارهێنانی فسفۆری سپی زیاتر بێت. پەدڵۆگیانەوە بەردەوامی تا سەرکەوێنی شەڵە. ئاگرین هەر لە شۆکی ڕووداوەکەدایە، چونکە وەک خۆی دەڵێت ئەمە یەکەم جارە ئەو جۆرە درۆنە لە هێرشەکاندا بەکار بهێنرێت. کە تەقیەوە وەکو ئەو درۆنەکانی تر نەبوو کە تەرکشۆینی زۆری بێ زۆرتر ئاگر بوو. پامەمۆی داقم و پشتم و دەستم و سەرشان و پسرم و هەمووی سووتە. تا ئێران بێت و ڕژێمێکی دەڕەندە و داگیرکەری وەکو ئێران بێت لە ناوچە بە کەڵکوەرگرتن لە هەر جۆرە چەکێک فۆسفۆر بێ یا شیمیایی بێ بۆ ئەوان ئاساییە کەڵکی لێ بگرن. ئەوە ئێمەش بەداخەوە لەژێر ئاسمانگی بێ قەڵغانە هەر لە مێژەوە دژ بۆ دەوڵەتە ڕاوەستاوین. لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕوونکردنەوەیەکیان بڵاو نەکردووەتەوە. تەنانەت ئەنجامی پشکنینەکانیش بەنهێنی ماوەتەوە. بەڵام پارتی ئازادی کوردستان داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکات لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکەن. بەکارهێنانی ئەم جۆرە درۆنانەش بە پێشهاتێکی مەترسیدار ناو دەبن. هەر لە ماوەی ئەم ساڵدا لەگەڵ دەستپێکردنی شەڕی ئەمریکا و ئیسرائیل دژی ئێران زیاتر لە 86 جارە بنکە و بارگاکانی ئێمە بەرهێرشی درۆنی و هەژەکەی دەکەوێت. ئێمە جیاوازی ئەم هێرشە لەگەڵ هێرشەکانی ڕابردوو دەبینین. پێش هێرشی درۆنەکە خۆی ئاگرێکی هێزگار زۆری لەگەڵ خۆی هێنا، ژینگەیەکی هێزگار زۆری لەگەڵ خۆی سووتاند. سەرجەم بریندارەکان بە پێچەوانەی جارەکانی رابردوو ئەمجار تەنیا سووتان ئاگەر تێبەربوونیان هەبووە. لەگەڵ ئەوەیدا شوێنشیان پارێزرا بوو، ینی لە سەبەدا بوون لە ژێرزەویەوە بووە خۆڵێکی زۆری بەسەر کراوە. فسفۆری سپی ئەو مادەیەیە کاتێک لەگەڵ هەوای ئاسایی یەک دەگرێت دەست بەجێ دەسووتێ و گەرماییەکی زۆر بەرز و دووکەڵێکی سپی دروست دەکات. بە پێی یاساکانی شەڕ و ڕێککەوتن نامە نێودەوڵەتیەکان نابێت ئەو مادەیە لە نزیک شوێنی نیشتەجێبوونی خەڵک بەکار بهێنرێ و قەدەغەیە. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر. ji başûjî diçin Rojava li wir du welatiyên bajarê Kobaniyê dema ku li Serêkaniyê li ser kolandina bîran dixebitîn ji aliyê çekdarên nas ve hatin revandin û niha ew daxwaza $600,000 Amerîkî dikin ji bo ku werin azadkirin. Keçayekî ji wan her du kesên revandî dibêje ku bavê wê hatiye eşkencekirin ew her wiha bang lê deselatdaran dike ku alîkariya azadkirina bavê bikin. Ridwan Bêzar ji Kobanî ev rapor şandiye. Di 15 vê mehê da tîkiliya wê bi bavê wê re qut bû û piştre di bîstî mehê da malbatê bangekî ji wî girt ku tê da daxwaza $600,000 Amerîkî dike ji bo berdana wî. Rûla Mihemed tirs û fikara xwe li ser çarenivîsa bavê xwe yê ku ji alî çekdaran ve hatiye revandin tîne ziman
وجد دەسەهاتên bilind daxwaz dike ku destwardanê bikin wî rêzgar bikin. بانگا ما وزیر دفاع را وزیر داخلی را قصده را آسایش را که باوی من وگیرن بخواهی زانن امن کن و مبلغی بدن. باوی رولا یه بناوی محمد اسماعیل 53 سالیه و باوی 6 زاروکانه. اول گندوار باجار سر کانی لسر ماکینا کولاندنا بیران دخبتی. ده مارواندنا ویدا هفکار ویجی لگل وی بو. رولا دیار دکه کو باوی وی تنج بو دابین کرنا نان زاروکن خواه رویتی کربو. ما اینو نکر باوی مدوی حالی که و زنجیر واره گریدان واره تعذیب کردن. اونا ونی ما رستوران ماج ما ردشنا بی ما بعضی بینن بی مالو ملکی خواب فروشن ما کو باوی مکارک ده بگن چو کبلی غرازه ندگرد ما بی خودی ندکر. رزقرن داویین رواندن یه لدیجی خلک کوبانی رقای سر کانی ترسه دنوا خلک هریم دا چه دکن. لدم کدا کوشینی جکیم بونا درفتن کار گلی دکن وجبو خباته نچار دیمنن بچن درفا او داخوازه تفگره که لزگین دکن جبو راوستاندنا وان بن پیکرنان. صار عشات خود شغله صار اي حالي خود شو خاطف بهيرو وهيرو كي من كي شو بكره يعني مثلا كوباني اجاز لازم تشيك بكي صار مثلا تشيك بكي يعني روبه بس اكره هيرو صار محمود صبا صار عليا صار يدينه ما پیوندی به اولهی هریما کوبان راکر لوان گوتگو بویر رواندن گریدای هریما حسکه هر وها دستلادار خوجهی لپارزگاه حسکه جی بحثاوی بویر نکریه مافناس و پارزوان ماف مروانجی وان رواندن دوباره وکی کریارکی سیستماتیک سوجکی شر و کارکی تروریست بناف دکن کوپیکاتی کی دیار آرمانج دکه داکو ترسه بخیر ناوا دل خلکه حکومت می دمکی یا سوری حتی حرکت نکر يعني وقاس أصيشي وان هنا أمن العام شيء حتى نحركه يعني وكاركي واني كنت بيجور زاغوني نبنا توي كاركي الهمبر مروفاتية. بويار رواندنا محمد اسماعيل وهفكاري ويد نافا مها كده دبس يمين بويار لدجي خلق كوباني. رولا دبيجا كوبري دمكي آبي وي قرآمي وي وهفكاري وان اي كارجي لهمان هريمي هاتبون رواندن. و پشتی تالان کرن و دزینا پرین وان هاتبون بردان. رضوان بیزار دنگ امریکا کوبانی. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرمێنێ جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. چڕبوونەوەی هێرشەکانی ئێران بۆ سەر حەزبە کوردیەکان لە هەرێمی کوردستان جارێکی تر ئەو پرسیارەی هێناوەتە ئاراوە کە حەزبە کوردیەکانی ئێران چۆن دەتوانن لە هەلومەرجێکی وادا پێگەی خۆیان بپارێزن. ئایا بژاردەکانی بەردەمیان سنووردارە یا هێشتا کات ماوە استراتیژیەکی نوێ بگرنە بەر. سەبارەت بەم بابەتە لەگەڵ چالاکوانی سیاسی و شرۆفەکار بیژەن قارەمانی سەبارەت بەم بابەتە قسە دەکەین. کاک بیژەن لەگەڵ سڵاو و ڕێزم بە لە بەرچاوگرتنی هێرشەکانی ئەم دوایە وەک دەزانی تەنانەت ئێستا گەیشتۆتەوە ئاستە کە کۆماری ئیسلامی وەک دەوترێت چەکی قەدەخەکراوی وەک فسفۆڕی سپیش بەکاردەهێنێ. کەواتە حەزبە کوردیەکان لە ئیسرائیل ئایا بژاردەیەکی دیکەیان بۆ ماوەتەوە؟ زۆر سپاس بەفراخان بۆ دەرفەتەی کە ڕەخساندتن. ئەوەی ڕاست بێ ڕووداوەکانی ئەم کۆناغی ئێستاکە کە لە کۆناغی سێهەمی شەڕی نێوان ئەمریکا و ئێرانداین و کۆناغی یەک و دوومان تێپەر کرد کە ئیسرائیلیش دەوری چالاک و بەرچاوی هەبوو. بۆ کورد یەکێک لەو فاکتۆرانەیە کە کەوتۆتە ڕێڕەوی ئەو شەڕە لەژێ ئۆپۆلیتیکی کوردستان بەگشتی لە هەموو پارچەکان تەسیری خۆی لەسەرداناوە و باسوخواسێکی زۆر لەو بابەتەدا هەیە. ئەوەی کە حیزبە کوردەکان بەردەوام کەوتونەتە بەرهێرش وەکو
پێگاکانی خۆیان چاتە بارگا و بنەماڵەکانیان وەکو ناوەندی کچکی مەدەنی بەردەوام لەژێر هێرشدا بوون زیاتر لە 600,000 بە درۆن و بە موشە کەوتنە بەرهێش زەرەری زیانێکی زۆری جانی و مادی بۆ لەگەڵەوەی کە هەرمی کوردستانیش هەر بە هەمان شێوە لەو ماوەی ئەو سێ شەڕەوە تەنانەت لە نێوان ئەو ئاگربڕانەی کە هەشت بۆ بە شێوەی کاتی بەڵام کوردستان بەردەوام لەژێر کاک بێژن ئەمەوێ وایە ڕاستە وەک ئێمە ژاماژەمان پێکرد ئەزانین هەڕەشەکانی ئێستا تا دێت و جددیتریش دەبێتەوە من دەمەوە بپرسم بژاردەی بەردەم حیزبەکان چییە؟ ئایا کاتیەوە نەهاتووە استراتیژیەکی نوێ بخەنە بەرچاو نازانم چالاکی سەربازیە خەباتی مەدەنیە یا هەر وەکو ئەبێت چاوەڕێی وەک ئەمە قسەی من نییە ئەمە قسەی ڕەخنەگرانە قسەی خەڵکی با بڵێن کووردە بەگشتی کە دەیانەوێت چیەکەن چی بکەن بە تەمای چی بژاردێکیان لە بەردەمایە؟ بێگومان دەگەیشتەوە ئەو بەشەی دیارە ناکرێت چاولێکەری دۆخەکەی بن چون بە چاولێکەری گەیشتوینەتە ئێستاکەی ئێرە ئەوە دگەینە چەقبەستۆکی تەواو بەڵام دەبێ حیزبە کوردەکان بەگشتی و کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات مەبەستمە هەم استراتیژیان هەبێ هەم تاکتیکیان هەبێ بۆ قۆناغی وەک سێ بژاردەی سەرەکی بۆ ئەم قۆناغا من ئاماژەی پێ دەکەم یەکیان ئەوەیە کە ئێمە بەرەیەکی هاوپەیمانیمان هەیە لە نێو حیزبەکاندا کە تەمەنیشی هیندە دوور و درێژ نییە ئەو بەرەیە لەسەر کاغەز بێتە سەر ئەرزی واقع بکەوێتە بواری استراتیژی تاکتیکەوە لەباری بڕیاردان و کاروباری ئیجرایی بگاتە ئەو ئاستەمە دووەم هەر ئەو هاوپەیمانیە بە شێوەیەکی تۆکمەتر بیر لە ڕاپەڕینێکی جەماوەری لە ئاستی کوردستانیدا بکاتەوە بۆ دەرفەتێکی کە لەبەر دەمدایە و دەرفەتێکی کە دێتە پێشێ چون لایەنە سەراسەریەکانیش بۆ ئاگاداریت ئەوانیش لەسەر بژاردەی ڕاپەڕینی سەراسەری نێوخۆ لەگەڵەوەی کە ئەمریکا یا ئیسرائیلیش پێشتر بەردەوام لێدا و شەڕەش ئێستا کەمە قسە دەکەین درێژەی هەیە حسابیان کردوێتەوە پس لایەنی کوردستانیش دەبێت لەسەر مەسئلەی ڕاپەڕینی جێوەماوەری لە سەر تاسەری ڕۆژهەڵاتی کوردستان پلان و بەرنامەی هەبێ و کاک بێژن پرسیارەکە ئەوەیە تەنانەت دەگەر ڕاپەڕینی جەماوەری هەموو ڕۆژهەڵاتی کوردستانیش بگرێتەوە ئایا ئەمە بەسە یارمەتی دەرەکی پێویست نییە ئەمە ئەتوانێت کورد ڕزگار بکە و لەم دۆخەی ئیستا هەیەتی دەربازی بکە؟ بێگومان ینی ناتوانین بەبێت پشتیوانی و یارمەتی دەرەکی هەرەوە ئەوەی وەختی خۆی ساڵی 1991 لە باشوور و دوای شەڕی کوێیت وەکو چەتری حفاظەتی و ئەمنیەتی 36 دەرەجە بەسەر هەرێمی کوردستان و دوایش ئەو ستاتوسە لەوێ پێکات بۆ کوردستانی ڕۆژهەڵاتش دەبێ ئەو ئەگەرانە لە پێشدا بن ئەو کارانە دەبێت لۆبیگەریان بۆ کرابێ ئایا تا ئێستا کە کراوە یان نا بەڵام لە ئەسڵدا مەسئلەوەیە ئەوەی کە من مەبەستمە زیاتر ئەو کارانەی کە دەکرێت دەبێت لەسەر خاکی ڕۆژهەڵات بکرێەوە لە بواری مەیدانی هەم هێزی هاوپەیمانی هێزێکە کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی کوردستانە و هەم جەماوەری ڕۆژهەڵات دەبێت لەسەر ئەوە پێکەوە هاودەنگ و هاوڕا بن چون ئاماژەم پێکرد چون هێزە سەراسەریەکانیش هەموو حیسابیان لەسەر ڕاپەڕینی سەراسەری کردوێتەوە لەگەڵەوەی کە هێزی دەرەکی وەکو ئەمریکا و ئیسرائیل بە شڕی و بە بەردەوام خەریکن ناوەندە ئەمنیەتی سەربازی تەنانەت بۆ ئاگاداری هەمووشمان دەزانین سەرانی ڕێژیمیشیان لێداوە لایەنی ئەمنیەتەکانیان بەگشتی لێداوە بەڵام ئەو ڕێژیمە بەهۆی جغرافیایکی زۆری وڵاتی ئێران و پانتایەکی کەیەتی لە حسەی کە ئێمە باسی لەسەر دەکەین ماوەتەوە بۆ کوردستانی هەمان شتە. کاک بێژن بیانووی کۆماری ئیسلامی لە ئەم هێرشانە ئەوەیە کە ئەم حیزبانە بە چاوێکی بە مەترسی سەیریانەکەوە ئەوەی ئەگەری ئەوە هەیە کە ئیسرائیل و ئەمریکا بتوانن لە ڕێگەی ئەوانەوە ئەم هێزانە بەکاربێنن بۆ چوونە ناو ئێران و با بڵێن بۆ هێرشکردنە سەر کۆماری ئیسلامی ئەم نیگەرانیە چەندە جدیار بەڕاستی؟ ئەو حیزبانە فراوخان بۆ ئاگاداریت حیزبی ئەمڕۆ دوێنێنی ئەو حیزبانە تەمەنێکی دوو درێژی خەبات تو
تیان هەیە بۆ مافی چارەنووسی گەلی کورد هەر چوارچێوەیەکی حقوقی و ئاساییدا لە فدرالیزم لێ خودمختاری بێ کاتی خۆی یان ئێستاکە بیر و باوەڕی سەربەخۆییشمان هەیە تەنانەت لە کوردستاندا بەڵام ئەمڕۆکە کەمە بازنەوەی دەکەین بەشی زۆری حیزبەکان لە چوارچێوەی فدرالیزمدا هەوڵ دەدەن و خەباتی بۆ دەکەن و ئێستاش نیە و پەیوەندی بەو هێرشە شەوەندی ئەو هێرشەی کە ئێستاکە ئەمریکا و ئیسرائیل دروستیان کرد و هێنانێتە ئارە پەیوەندی بە هیندێک مەسایلی تایبەتی خوان وەکو مەسئلەی چەشی ناوچی وەکو مەسئلەی نیابەتی پرۆسەکانی ڕێژیم وەکو مەسئلەی ئەمنیەتی ئیسرائیل لە منتەقەوت کە دوای 7 ئۆکتۆبری 2023 ڕادەستی پێکتۆ گەیشتۆتە ئێرە حیزبە کوردیەکان لەم بەشەدا بەرنامە و چالاکی خۆیان هەبوو و ئەوەی کە ئەو بەحسە بەردەوام درێژەی هەیە و دەوڵەتانی ناوچەش درێژەی پێدەدەن تەنانەت تورکیا ئێران عێراق بەردەوام لەو بابەتە هاوکاری دەکەن بۆی کە کورد دەورێکی نەبێ و ئەوە مەسئلەیەکە تەنانەت بەداخەوە هێزە ئۆپۆزیسیۆنە سەراسەریەکانیش لەو بەشەدا دژایەتی وەی دەکەن و سەمپاتی وەی دەکەن کە کوردی هەوێ لە شێوەیەک ئیسرائیل و ئەمریکا یارمەتیان بدات بچنەوە خۆی کوردستان کە بە باوەڕی منە شتە زۆر لە جێدا نییە قەرارێگەر بچنەوە خۆی کوردستان ئەوان خاوەنی و خاکو و ئەو خەڵکەنە ئاساییە بچوونەوەیە. بەڵێ زۆر سپاس بیژەن قارەمانی چالاکوان و شرۆفەکاری سیاسی بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا. سپاس بوو. بەڵێ بینەرانی عزیز لە ئەم بەشەشدا دەچینە باکووری کوردستان گۆڕەپانی سیاسی تورکیا گۆڕانکاری بەرچاوی بەسەردادێ سەرۆکی پارلەمان هیوای دەربڕیوە پێش پشووی هاوین ئەم دامەزراوەیە پشووی هاوینی و دامەزراوەیە چوارچێوەیەکی یاسایی بۆ پرۆسەی ئاشتی لەگەڵ کورد لە تورکیا پەسەند بکرێت لە هەمان کاتیشدا ڕۆیشتنی ئۆزگۆر ئۆزل لە جەهەپە و پلانی پێکێنانی پارتێکی نوێ دەتوانێت هاوکێشەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیا بە کوردیشەوە بگۆڕێ. هاوکارمان ئۆزلەم یاساگ لە ستودیۆ لەگەڵمانە بۆ گفتوگۆکردن لەسەر دوایین پێشاتەکانی تورکیا. ئۆزلەم دەرەنجامەکانی کۆبوونەوەکانی نێوان سەرۆکی پارلەمانی تورکیا لەگەڵ لایەنە سیاسیەکان چ بووە وردەکاری ئەو کۆبوونەوەیمان بۆ باز دەکەیت؟ بله پشتی و جوینن به پارتیان سیاسی ترکیه نومان کرتولوش ایرو پرس کنفرانسک درخست و گوت کو د نوبرا وان پارتیان سیاسی ده لسر بنگه ها پیدوی قانونه کی لسر پیواجویا چاره سرکرنه یا جی پیواجویا آشتیه یا لترکیه هف بیربونک هیه لیوی زلال نکر کو گلو لسر ناوروکا وی قانونی لهف هاتنک هیه یعنی جیتونه هر وها kurtulmuş got ku ev kanuna pevajoye ve be kanunek taybet u demkibe mina teknikibe u evi reve bir kırına ve pevajoye zelal bike liser ve gerandına endamin PKK ku çeke xedanine u be çek danina PKK buxe li em dikarın bejin ku هند نخرگر بتایبشی دمی پارتی دبیجه کو قانون کوا تنه تکنیکیه او اوی ت آلیکاریا جواکه نکه جبو دامزراندنا جواکه آشتی و کف او چاره سریا ماینده یا کردی kurtulmuş her vahades nişan kırku debeku kanun beriyaku meclis teke ve betlanaya xoya havine hefta peş vere ber partiyen siyasi kunikaş bıkın paşeji biçim bo deng daine. Aşağı yasaya çon detwane prosayı açtı biçespenetu sakamgiri bıka. Birasti gele gringe dikare ku ev kanuna perskereka Kürt ji keşeya militari, leşkeri der ve göherine bingehek siyasi le hevdem gringe ku hemu kes hemu ali navere ku ve kanuni bibinin heyjayê gotinê ku xilaf hükümetê ti aliyan dem partî dojigo tevî Öcalan tu kesî naveroka ve kanûnê hîn nedîtiye. Başa Oslam amorên ser dosaya CHP Özgür Özel veqetî û partiyekê nû ragihand û te behsa wê yekê kir
نها قالوا اف بفي حزبانو في بارتيانو او دكاره پشگریه ام بیژن پارلمانتر سروکن شارداریان یا جری خستن هرمی لسرانسری ترکیه او دکاره وی که بک او دهمان دمه ده پرس او انها پشتی راگهاندنا في حزبانو و بارتيك اوبوزيسيوني وحتى كيشان راده باندور الاوبوزيسيون تركيا بگشتي بك وهروها سر كردان يعني راسته گلک پرسکریکه گرینگ کو از باور دکم تو عالی هنا برسواوی بزلالی نابینه جبر کو حتی نها جمارا داویه پارلمانترین کو جبو Özgür Özel و partiya wî bi awayeke fermî pişvaniya xwe diyar kirine hîn nediyare. Tevî ku do dema ku Özel ev biryara xwe ragihan li cem wî 85 parlamenterên CHP hebûn. û do îro jî hevalekî Özel got ku no du 4 parlamenter amade ne ku ji CHP ve bikişin û derbazî partiya nû ya Özel bibin. Li alî şaredaran jî bi rastî em hîna nizanin tevî ku gelekan siyasî duwarê siyasî de pişvaniya xwe diyar kirine lê fermî ka gerî em bibînin ku ew derbazî partiya Özel bibin yan nebin. Lê ji aliyên dinda jî ji bo Kurdan jî ji bo opozisyona Tirkiyeyê jî hem derfet derdixînin holê lê gelek dibe ku keşeyên din jî derkeve holê bi rastî. Ka em ê wiya bi hev re temaşe bikin. سپاس ئۆزلەم یاسا هاوکارمان بۆ ئامادەبوونت. gelek spas. بلایرو چهارشنبه شاندک حکومت دمکی لسوریه بسروکاتیا وزیر انرژی و پارێزگار حەسەکێ دامەزراندنا ئێستگەها یان vekirina ئێستگەها علۆک یا avê bi awayekî fermî li Serêkaniyê ragihandin bi vê yekê jî dê av dê bigihêje bi sed hezaran welatiyên bajarê Hesekê ku ev bûye nêzîkî 3 yan 7 salan jê bêpar bûn. Peyamnêr Emced Kurdo ev raport şandiye. Li taxa muftî ya bajarê Hesekê kezê şêxo ya 8 salî li ber dergehê mala xwe rûniştiye û çavê wê li benda vegera ava stasyona Elokê ne. Piştî 7 salan ji qutbûna avê berî di rojan bo carayekê av bi rengekî cerbandinê gihiştî herêmê. Tiştek got hestê kêfxweşiyê di dilê kezê de çêkir. Tevî ku ava yekem nepaqij bû. Ve derbasî hewçê nekir. Ev nehat hema hindikek bû yani wê 10 deqetin nebû nana 10 deqetin. آب المدرج جوي سري كر حتى في دري هناك آب الباندر أنا كر وخلاص آب نات يعني ما نبرح وشي ها أم البردر برون نشتيبون وهناك غفات وكيف ما هاد نقول الحمد لله باي آبا ما هاد وما دي قطب ev pêşketin piştîweyekî hat koşandeke hikûmetê ji parêzgarê Hesekê Wezîrê Enerjiyê Mihemed Elbeşîr û hejmarek endamên Kurd di parlamentoya Sûrî de ji Serêkaniyê derbasî stasyona Elokê bûn û di konferanseke rojnemavanî de wan bi fermî destpêkirina berdana ava stasyonayê bo bajarê Hesekê ragihand. من أصل 34 كمرحلة. منوزده بیر جی 34 حاضر کر و دروجی بیده امی هول بدن گو همو بیران حاضر بکن و امی ناوا باجار سر راست بکن جبو آف بی حیف نره نهاوی آف بگهجه 300,000 کس و دروجی بیده امی هول بدن گو بگهجه همو حسکی. سوف تؤمن استدامي Endamê Kurd yê Parlamenta Sûrî ragihan ku ev gav encama li hevkirinên dawî û rastiya hemû saziyan ji bo çareserkirinê ye. Ev gav hat netîca vê itîfaqa çêbû netîca ev dewleta neh çêbû ev munezematê tê şixulîn a muhim ev 2 milyon insanê Hesekê bibin bi av alem mirin alem hûn gişzan bedirîn ev 7 sal bê ev. Me wek dengê Amerîka di van 7 salan de bi dehan rapor li ser vê krîzê amade kirin. Lê cerbandina rastîn digihiştina ava paqij bo hemû taxên bajarê Hesekê de dimîne. Ev gava ku îro li wezgeha Elok hata avêtin carek din hêviyê nava nişteceyên Hesekê çê dike. Li gorî sozên hikûmeta demkî got rojên bê de wê av bigêje temamî Hesekiyê û gundewarên wê. Emced Kurdo dengê Amerîka وزگاه علوک لسریکانیه. بله گشتن داویا برنامه خو ایروسی و یکی پوشبر 2726 روزا چهارشنبه حتی سبب ببینیم بخیر و خوشیه ده. هر شاد بن.
بینندگان محترم سلام. به برنامه خبری دری تلویزیون صدای آمریکا از واشنگتن دی سی خوش آمدین. امروز چهارشنبه 22 ماه جولای سال 2026 میلادی است. نجیب خلیل هستم. نخست توجه کنید به سرخط چند خبر. مارکو روبیو وزیر خارجه ایالات متحده ایران را به عهد شکنی متهم کرد و گفت که در واشنگتن برای مذاکره باز است، اما مقامات ایرانی در مورد مذاکرات جدی عمل نمی کنند. وزارت خارجه ایالات متحده در تازه‌ترین واکنش گفته است که